دانیشتوانی گەڕەکی بانەجێوک لە قەزای ڕەواندز گیربوونەتەوە و کۆمەڵێک داواکاریان هەیە بەم ئێوارەیە لە بەردەم ماڵەکانیان گربوونەتەوە کۆمەڵێک داواکاریان هەیە قسە لەگەڵ خۆمیان دەکەم زام داواکاریوان چیە قوربان گرفتی ئێوە چێ هۆکاری گربوونەوەتان چی ئەمڕۆ لێرە بەڵێ بەخێربێن سەر چاوم پێشچی بەحەقەت ینی گرفتی ئێمە جادەیە لە 2014ەوە ئەو جادەیانی چەندین جار سەردانی دام و دەستگالایەنە پەیوەنددارەکانمان کردیە کە بەپیل داواکاریەکانمانەوە بێن ئێمە ئستا ئەو کارەبایی کە دەیبینی لێرە دروستکرا لەسەر ئەچی شانی خۆمان کێبڵ و عامود و زۆر بێرە زۆری شتەکانمان کڕیا وا زێراب هەروە ئەو چەگلەی پێوەرکرا هەموو لەبەری ئێمە کرایە بەحەقەت مایەوە نەمایەت زادێ چەندین جار داوامان کردیە وەکو پێویست ئاوڕی لێ نەدرایتەوە بۆیە داواکارین ئەگەر بکرێ ئاوڕێکی لێ بنێت تۆز و خۆر هەر ژیانی نێشتینە ئێستا من چار تەڵەبە منە عالیەن ئەوە برای خۆمیانی فەرمووەڵی کاکە وەڵی من نایم لێرە تەڵەبەیت و هەرگرم جادەکەت نەخۆشە من ماجێ دوو زە سێزا بەس دەبی لە سەنەعایبم لەبەر ئەو جادەی ژیان نیە فەرموو کاکە نازانم بە چ پرۆژەیەکیان هەڵبرێم لەو شارەی ئەو بەرپرسانە کە بیان کردبی شایانی باسکردن بی وەڵی ئێستا دەگەرم وەرە سواری سیارەی ئەبین لە ناو سیارەی من لۆ ناو بازاری 3 کیلۆمەترە بەسێ قورعانە 13 تا سیالێ کردینە سیمای ئەو شارەی نەشیرین کردێ بە حەقەت ینی وەکو پێویست ئاوریان لێ نەدایتەوە داوا لە بەڕێز کاک هەرگۆرد شێخ نەجیب بەکەم هەرچی پرۆژێ ڕانەوەستاوە کاکە ئەوان دەڵێن قەیرانە باشە بۆ لێ هیچ شوێنێک پرۆژە ڕانەوەستا تەنها بۆ لێرە پرۆژە وەستاوە بەس لێرە ناکرێ کاکە دەستان خۆش بکە لە جێیەکان پرۆژەکەن شانازی پێوەکەم بەڵام هیچ پرۆژێک وەکو پێویست لێرە نەکرا وەزن لەو پەڕی خراپیە زۆر بەڕێز جا منەوێ بەشێکی تر لەو دانیشتوانانە وەرگرم کە لێرە گربوونەتەوە قوربان چەند ساڵەوە دانیشتووی ئەم گەڕەکەن و پێشتر داواتان کردووە کە ڕێگاکەتان بۆ چاک بێقێتاو نەکرا وامی لایانی پەیوەنددار چی بۆ بۆیەوە سەرەتا بەناوی خۆم و دانیشتوانی گەڕەکە بە خێراتنی کەناڵەکانەکەین بەخێرمە سەر و سەرچاوم ئەمە لە 2017ەوە ماڵمان لێرانەیە 2017 ماڵمان لێرە و خانمان لە 2015ەوە دروستکردنە 2017 ماڵمان هینای تێرانە ئەو گەڕەکە زیاتر لە 89 ماریە بیتن هەتا ئێستانەکە لایانی پەیوەنددار چەند جار لە دەرکەمان داون چوینە سەردانمان کردوونە لە شارەوانی و قامی و ئیدارە سەربەخۆ هیچیان بەدەنگ داواکانمانەوە نهاتوونە ڕاستیەمەش ئەو گربوونەوەمان لە بەوەندێ کرد کە حکوومەت بابی ملەتە ئەگە بابی ملەتە بابە هانانەوە بێ کاکە باب ئەولاد خانی نەبیتن باب مەزبورە خانی لۆ ئەولاد دروستکە ئەولاد ئەگەر ڕێوبانی نەبن ئەو باب لۆی چاکە حکوومەتش بابە لۆمە چاکاتن کاکە هەتا ئێستا چوینە ئیدارە سەربەخۆ 2000 چوینە پارت چوین کاکەلگۆر کە لە کاتی هەڵبژاردنێ بوو وعدی پێدان گوتی بەسەر چاو لۆتانەکەم نەکرا ئەو ساڵش چوینەوە پارێکە گوتیان کاکە وڵا بەڵێندەر نییە بگریتەوە ئەو ساڵش چوینەوە بە هەمان بیان و دەڵێ بەڵێندەر نییە برای خۆم بەڵێندەر دا بەڵێندەرت لۆ دەین بینە پارێ بدە بەڵێندەر بەبێ پارەیش ناکاتن ئەتو برێ وڵا بەڵێندەر بابێ بەبێ پارەیش لۆم کایس بەڵێندەرێک ئامادە نییە بێ پارەیش بکاتن بەڵێندەر پارێ بدێ وڵا بدە بەڵێندەر دێن لە باتی بەڵێندەرش تەندەرەکەی دەگرنەوە بەخێر سەر بەڵێ لەسەر ئەو گرفتە لەسەر گرفتی گەڕەکی بانزەیەک من قسم لەگەڵ قامی قەزای ڕەواندز کرد ئەو باسی لەوە کرد کە دەرخستیان بۆ کۆڵانەکان و کۆڵان و گەڕەکی ئەم شوێنە کردووە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە تاوەکو ئێستا پرۆژەکان جێبەجێ نەکران و لە ئایندەدا ئەم گرفتانێک کە لێرە هەیە چارەسەرەکرێت